زۆر خۆشحاڵین کە پرۆسەی دیموکراتی لە کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر بەڕێوە دەچیتن. زۆر سپاسی هەموو لایەک دەکەین کۆمیسیۆن و چاودێرەکان و هەواڵانی خۆمان کە بە شێوەیەکی زۆر دیموکراتی و ئاشتیانە تقریبان ئەگەر لە سنووری کۆی تۆزەک خۆڕوقات بەرامبەر خەرچی پارتی هەبوو بیتن ئەگەنا بە شێوەیەکی گشتی پرۆسەکە بەڕێکوپێشی دەڕواتن و لە دیبەگەش حادسەیەکی کۆمەڵایەتی نەخوازراو بوو. هەمووی سەعات و نیوێک ماوە، لەو سەعات و نیوە یعنی زۆربەی ڕوویە کەمێک ماوە، ئەو کەمەی ماوە ئێمە داوا لە هەواڵانی خۆمان دەکەین کە ئەو سەعات و نیوە ئیستیغلال بکەن هەواڵانی خۆمان، دۆستانی پارتی دیموکراتی کوردستان کە سوکاری سەربەزی شەهیدان کادیرەکانمان ئەوەی بەشداری نەکردووە لەو سەرکەوتنە گەورە با پشتی بەرکەوێت و بەشداری بکات و دوای سەعات و نیوەشتر سەرکەوتنە گەورەکە ڕادەگەێنرێت. نامەنەوێت هیچ ئەندامێکی پارتی هیچ دۆستێکی پارتی بێبەش بیتن لەو سەرکەوتنە گەورەی کە دوای سەعات و نیوەشتر ڕادەگەێنرێتن. و زۆر سپاسی هەموو هەواڵانی خۆمان دەکەین لە هەموو تیمەکان، بنکەکان، ڕێکخراوەکان، لیژنە ناوچەکان، لقەکان، محوەرەکان لە هەموو ئۆرگانەکانی پارتی کە زۆر بەشداریەکی کاریگەریان کرد بۆ سەرکەوتنی گەورەی پارتی. دووبارە داواتان لێ دەکەم ئەوەی ماوە بابچیتن، ئیشاءالله خوای گەورە کوردستان دەپارێزێت و سەرکەوتنی گەورەش بە قسمەتی پارتی دیموکراتی کوردستان دەبێت. بێگومان ئێمە پێمان خۆشە زۆرترین خەڵک بەشداری بکاتن، بەڵام هەر حزبك حەز دەکات ئەو خەڵکەی دەنگ دەداتە لیستەکەی ئەو زیاتر بەشداری بکاتن، بەڵام ئەوەی کە دەردەچیتن لە نەتیجە نوێنەری هەموو خەڵکی کوردستانە، نوێنەری تەنها حزب و لایەنێک نابیتن. دکتۆر هەندێک لایەن ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێکی نادیموکراسیانە لە نێو پرۆسەکەدا قسە کرد. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە سەرمەشقی دیموکراسیەت و ئاشتەوای چ قسەک بۆ ئەو لایەنانەکەن؟ واللهی قسە هەموو کەس دەتوانێت قسەی گەورە بکات، بەس کردار چێ دەیتوانی بیکاتن. ئێمە هەردووشمەکەمان وایە ئەوەی دەیڵێین دەیکەین و ئەوەی کردوشمانە واجب بووە، ئەرک بووە و بەنسبەت خەڵکی هەولێریش بە حەقە چکا من وەکو بەرپرسیارەتیم کە لە هەولێرم ئێمە خۆدایمە خۆمان بە قەرزاری خەڵکی خۆمان لە هەولێر دەزانین و هیچ منەتیشیان لەسەر ناکەین. ئەو فەرمودەی جەنابی سەرۆک ئەو ڕۆژە کە لە دیداری هەولێریەکان بۆ گوتی ئێمە لە هەولێریەکان فێری مرۆڤ دۆستی و مەردایەتی دەبین، بە حەقیقەت لۆیە ئێمە دڵ و گیانمان لەگەڵ هەولێرە و دەژین دەمرین لەو هەولێرە خۆشەویستە. زۆر ئەمڕۆ چەند حاڵەتێکە بوو لە کەرکووک و دوژخورماتون لە ناوچە دابڕێدراوەکان لەسەر بابەتی ئاڵای کوردستان، ئێوە پارتی دیموکراتی کوردستان چی دەرێن لەسەر؟ وەڵاهی من هەر دەتوانم لەسەر هەولێر قسەی بکەم، لەبەرەوەی لەسەر کەرکووک لەوانەیە خۆش نەبێم قسەی بکەم، بەڵام لە هەولێرەوە ئێمە دڵمان لەگەڵ کەرکووکە. کەرکووک دڵی کوردستانە و ڕەمزی نیشتیمانی و نەتەوەی ئێمەیە و ئومێدەوارین کە ئەو خەڵکەی لە هەولێرە چوبیتەوە سنووری مادەی 140 و کەرکووک و مەخمور و ئەوانە توانی بیان دەنگ بدەن. خەڵکێکی زۆر لە هەولێردا دانیشی دانیشتووی ئەو سنوورانەیە. ئەوەی ئێمەم تابعەمان کرد لە ڕێ ئەو هەماهەنگەی لەگەڵ لقەکانی ئەو لاو مەکتەب ڕێخستنەکان هەیە، خەڵکەشی باش دەچەوە دەنگ بداتن. ئەوە زۆر جێگای دڵخۆشی بوو. دکتۆر ئاخر پرسیار لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان لە یانگرانی پارتی دیموکراتی کوردستان ئاهەنگ لەکوێ دەژێڕن؟ ئاهەنگ لە دڵ و لە ڕوحیەتی خۆیان دەژێرن و ئیشاءالله ئەو سەرکەوتنە هەمومان پێکەوە دەبینین. زۆر سپاس لە بۆ ڕاگەاندنەکانیش بەڕاستی. دوا پەیامم ئەوەیە کە ئەوەی نەچوە ئەو دەرفەتە لە دەستە خۆی نەداتن بچی بەشداری بکاتن. تا ئێستا زۆر باشە، ئێمە زۆر ڕازینە، بەڵام دەمانەوێ زیاتر بیتن. زۆر سپاس.